سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی تۆ دەبین ئۆمیانی ماڵەکانتان بە ئومێدی بتوانین لەم بەرنامێشدا خزمەتێکی دیکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین. بەڕێزان ئەمڕۆژ لە شاری ئاشتین لە شاری نازنامەی کوردانین، ئەویش شاری هەڵەبجەی شەهیدی خۆشەویستە. ئەمڕۆ ئێمە هاتینە نێو بازاڕی شاری هەڵەبجەی شەهید، دەمانەوێت گفتوگۆی هاوڵاتیانی ئەم شارە بەڕێزە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بگوازینەوە تا بزانین ڕاو بۆ چوونان چیە سەبارەت بۆ بابەتەی کە دەیخەنە ڕۆ. بەڕێزان ئەمڕۆژ دەمانەوێت بپرسین لە هاوڵاتیانی شاری هەڵەبجە ئایا بوون بە شاری هەڵەبجە لە قەزاوە کە کرا بە شار چی بە خەڵکی ئەم شارە بەخشی؟ ئایا تەنها ناوێک بوو یاخود نەخێر بە پێچەوانەوە بوون بە شاری هەڵەبجە خزمەتی گەورەی بەم شارە گەیاندووە؟ ئایا موعانات و داواکاری خەڵکی ئەم شارە چییە؟ ئایا لە ڕووی معنەویەوە هاوڵاتیان هەست بە چی دەکەن کاتێک قەزاکەیان کرا بە شار؟ ئێوە بینەرمان بن با بزانین هاوڵاتیانی شاری هەڵەبجە سەبارەت بەم بابەتە بۆ چوونان چییە و چیمان بۆ دەدرکێنن؟ فەرموون. قەزابوون و محافەزەبوون هەر وەکو یەک وایە، یعنی هیچ فەرقێک بگرە خراپتریش بوو. و لەگەڵ ئەوە تا ئێساتی هەشتی بۆ مەڵەبجە نەکراوە، ئەخۆ کوشتێ نازانم چی کراوە بۆ مەڵەبجە. بەس بەناو بۆیان کردوین و وەکو ڕازی بوون، ئەجینا نەبوو جیان بۆ تەرخان کردوین وەکو پارێز ئەوسا قەزا بوون باشتر بوو. ناوی بەناوەڕە یەکەمەکانی هەڵەبجەش هەڵبژارە تابیەکان بە ناوی پارێزگای هەڵەبجەوە نەگەن، پارێزگای سلێمانیەوە کردیان. وەڵاهی من پێم وایە هەر بە نووسین کراوە پارێزگا، جینا هیچ بنەمایەکی پارێزگای تیان نییە، هیچ شتێکی پارێزگا بوونی تیان نییە. بەس بەناو بۆیان کردوین و وەکو ڕازی بوون، ئەجینا نەبوو جیان بۆ تەرخان کردوین وەکو پارێزگا ئەوسا قەزا بوون باشتر بوو. یعنی بە هیچ شێوەیەک هیچ ئەسڵەن ئەوسا ئەو پرۆژانەشی کە هەبوو پێشتر وەکو قەزا بۆ یەکرا، ئێستا لە بەرەوەی پارێزگای هیچ شتێکی بۆ ناکەن، هیچ شتێکیش نییە و ئەنجا دوایەوە هەرەڵێ لە هاوڵاین کۆبوونە لە دوای کۆبوونەوە ئەکرێ با وەزارەتی پلاندانانی هەر ئێمڕۆ لەگەڵ وەزارەتی پلاندانانی عێراق قسە بکە و ئێمە هیچ کەسی جوابی هەڵەبجە نایەتەوە. هەڵەبجەش بۆ بە نازنامەی میلەتێکیش و خەڵکی لە بەهۆی هەڵەبجەوە گەشاوەتەوە و یعنی خزمەت کراوە کە چی هەڵەبجە خۆی چی بۆ نەکراوە پوکاوەتەوە بە هەموو شێوەیەک. کەواتە دەنگی دەهۆڵ لە دوور خۆشە. کۆر هەروەڵا 100 کەڕە دوواڵم هەروەڵا دەنگی دەوەڵا دوور زۆر خۆشە و ئەنجا دوایەوەش من پێم وایە نییە ئەگەر هەڵەبجە بەو شێوازە بڕوانیە یعنی ناوی پارێزگاکەی لێرا بەنەر و قەزا بمێنەوە لەسەر سلێمانی باشترە. ئەجینا یعنی ئەمە حاڵ نییە کە تۆ ناوی پارێزگایەکە لێ بنێن و بە حساب پارێزگا بیت و بەوەی کە بڵێن وەڵا هەڵەبجە ئەبوایە هەڵەبجە زانیی وەکو هێرۆشیما و ناکازاکیە زانیی بکرایە بە نمونە جادەکانی وەکو شوشەوە وایە، بەڵام تەماشایەکەی سەیری جادە و کۆڵانەکانی بکە، سەری پرۆژەکانی کە سەیری هەموو شتەکانی کە هیچ شتێکی بە سەری چۆن نییە. یعنی بەڕاستی یعنی حکوومەتی هەرێم زۆر کەم تەرخەمە لە ئاسە هەڵەبجە. هەز ناکەی خەڵکەکەشی بێدەنگە ئەم بێدەنگیە کارێکی وای کردووە کە حکومەت بێباک بێ پێتان؟ وەڵاهی قەزە بێدەنگی چێکە حکومەت جۆ لێ نەگرێتتر بێدەنگی بۆ چییە؟ بۆ تۆ موچۆ نایانێ حکومەت جۆ لێگرێت هەتاوە گوجە لەوە بگرێت لە نەهامەتەکانی تۆ بگرێت. بۆ حکومەت پێویستەکە خەڵکی هەڵەبجە واسێگا حکومەت دەبێت خۆی بێت کار بۆ هەڵەبجە بکات، لەبەرەوەی هەڵەبجە خۆی خەدرێکی زۆر گەورەی لێ کراوە. ڕژەمەیەک لە دوایەکانی تر هەڵەبجان وا لێ کردو ئەسڵەن هەموو کات هەڵەبجە بۆ بە شوێن پێی هەموو ڕژەمەداگی کارەکان و دەفروتونیان کرد، بەڵام ێستاژێت تەماشاکەی هەڵەبجە بەو شێوازەی کە ئیستا هەڵەبجە ئابینی هیچ ینی حکومەت ینی پێویستەکە ینی خەڵک پێی بڵێ حکومەت ئەوە تاوەرە هەڵەبجە وامان بۆ بکە، ئەبێ حکومەت خۆی بێ دەستی خەڵکی هەڵەبجە بڕێ و خۆی بێ پرۆژە خزمەت گوزارەکانی بۆ بکە، نەگەوەی هەڵەبجە ڕادەستا جادە مزاهرەی لێ بکات. پارێزگاری هەڵەبجە چ ڕۆڵێکی هەیە لەوەی کە خزمەت بگەێنە ئەم شارە؟ وەڵاهی پارێزگاری هەڵەبجە ئەوەی پێی کرابێ منەوەی کە بزانم کاک عەبدوڵڵا نوورۆڵی پێشتر هەوڵێکی زۆر باشیاوە لەگەڵ جێگرەکانیان و ئێستش کاک عەلی ئەویش بەڕاستی هەر پیاوێکی زۆر بەڕێزە زۆر بە چاکی ئەویش هەر لە هەوڵانە، بەڵام کاکە هەوڵەکانیوانە دەسەڵاتیان نییە کە تۆ بوو جۆ لە بەدەستانە بێ شو لە بەدەستانە بێ بڕۆی جۆ لێ نەگرن چی عنی چی بکەیت. پارێزگار و قەیمقام قەت بینوتە بێنە ئەم شارە بگەڕێن لەگەڵ خەڵکا گفتوگۆ بکەن بزان پێداویستی ئەوان چییە؟ من وەکو قایمقامەکانم بینیوە پێشتر قایمقامی پێشووترم بینیوە گەڕاوە بەناو شارە گەڕاوم قایمقامێکی تر ئافرەتێ بوو ئەویش هەر بەناو شارە هەری ئەتیادی گەڕاوە، بەڵامی تر
ئەو کابراوتی خۆی ئەزانشی کە تۆ هێنێ نەبێت لە سەڵاتی نەبێت بودجە نەبێت پارە نەبێت لە بەردەسا شتێ لە بەردەسا نەبێت ئەمری جێبەجێکردن نەبێت دەسەڵاتی نەبێت ینی تۆ بە هەر بشگەڕی با من هەر بە تۆ بڵم کاکە وەرە چی دەوێت کە من نەتوانم چ بکەم قیمەتی چییە باسی زۆڵمە کردوتێ ڕژەمە یەکلەدایەکان زۆڵمیان لەم شارە کردووە پێ دوای حکومەتی هەرمی زۆڵمی کرد لێوە وڵایی باەکشی پێ بڵم ئەو حکوومەتی هەرێم وەکو ناحەوە ینی کەم تەرخەم بوو ئەبێ ئەتوانێمە بڵێمە کەم تەرخەم زۆر کەم تەرخەم و بەرامبەر هەڵەبجە یعنی نە ئەبواە و ئەبواە چونکە هەڵەبجە ئەبواە هەڵەبجە لە پێش هەموو شارەکان ئێستش خەڵک کاڵن کە ناوی کوردە بناڵن خەڵکی وڵاتین کە هەڵەبجەی هەیە بەڵام بەداخەوەمە خۆمان قەدری هەڵەبجە نازانین دوا پەیامە چییە؟ وڵا پەیامەوەی حکوومەتی هەرێم بەجددیا وەڕباتەوە بۆ ئەم شارەیە مە لە نەهامەت و لە نەکبەتی ئەم پرۆژە خزمەتگوزارانەی وەکو شوێنەکانی تەحسایی بۆ نەکات یعنی وەکەوەی کەمەڵێن بۆ نمونە لە سلێمانی و لە هەولێر و لە دووهۆک ئەوان هەموو شارێکی گەورە شتیان بۆ کرا بەس هەڵەبجە ئێمە وێرانە پێویستەکە حکوومەتی هەرێم بودجێکی تایبەت بۆ هەڵەبجە دابین بکە بۆ ئەوەی هەڵەبجە هیچ نەبێت لە ماوەی چەند ساڵێکە تۆزەگانی ڕووی شاری پێوە دیار بێ وەکو پارێزگارێکی نمونەی دیار بێ و بڵێن دەستی خۆش بە حکوومەت کە ئەمە بۆ ئێمە کردوین بوون بە پارێزگابوونی هەڵەبجە تەنها ناوە یاخود بە کردار هەنگای بۆ نراوە وڵای قوربانگیان ماوەیەکە بوون بە پارێزار هیچ شتێکی وامان نەبینەوە کە جێش ئەوە بێتە کە باسی بکەین وەیسیزم برادرە بۆ بە کەگالی بۆ پارێزگاری هەڵەبجە ئێمە شایەتی بۆ نادین پیاوێکی باشە هەتاکو عەمەلی نەیبیدین پارێزگاری پێشووتر چۆن بوو لە ڕووی خزمەتکردن بەم شارە وەڵای من شتێکی وە شارەزانیم نەمبینیگە لە خۆمەوە چی بڵێت شتێکی باشم پێوە نەبینیگە تا بڵێم فڵان شت ئەو شەقامانەی کەوێران بوون لە هەڵەبجەدا ئەو کۆڵانانەی کە قیرتاو نەکراون تا ئێستا لە پێش ئەوەی کەوێ بە شار کە ئێسش بووە بە شار هەروەکو خۆی ماوە وەڵایی لە سا هەشتایان بەڕاستی لە سا هەشتای باشم بۆ لە سا بیسی ماوە ئەو کۆڵانانەی کە ئێستا قیر نەکراگن لە سا هەشتای هەڵەبجە قیرکرا بەس لە سا بیسی ماوە یعنی پێشتر چۆن بۆ ئێستا ژەر وایە ئاوەڵا ئاوە دوای مەحافظ حج نەکراوە حچم نەبینیگە باشە پارێزگار و جێگرەکانی و هەروەها قایمقام دێنە ناو بازار بزانن موعاناتی خەڵک چییە داواکاری خەڵک چییە بپرسن چاوم پیان نەکەوتەوە من شتێک کە چاوم پێ نەکەوت پێ شایەتی ناتوانم واتە بوون پارێزگارەکە تەنها هەر ناوە هەر ناوە ئەی غێر ناو چی ترەیە حەج نییە پەیام و داواکاری تۆ چییە؟ وڵی پایە داواکاریم ئەوەیە ئەم میلەتە فەقیرە ئەم خەڵکی هەڵەبجە ڕەشوڕوتە لە سەدا حوسێن دروست بووە حتا ئێستا خەڵکی هەڵەبجە ئەچەوسێتەوە وە لەگەڵ ئەوە تا ئێساتی حشتێ بۆ مەڵەبجە نەکراوە ئەقوکو شتێک نازانم چی کراوە بۆ مەڵەبجە شتێک نییە نایبنین ئەوە کراوە بەڵێ یعنی قیرێک کراوە قیرەکە ئێستاسی ئاوا لەگەر لەوێت تا ئاوێ بە حەقە دەبینرێت بەڵام وەکو ئەوەی مەسەرەن خەڵکی فەقیر ئێستا کابرا پێشمەگەی دێرین بووە کابرا خەڵکی عەبابەلێ و جێڵۆ عەنە بوو هەورامان بووە ئەوەی کە بە گای کێڵاگە و پەیا کراوە دراوە بە پێشمەگە کوردایەتی لە پشت کراوە بەڵام ئێستاتی ئەو خەڵکە هیچیان بۆ نەکراوە بوون بە پارێزگابوونی هەڵەبجە چی بەم شارە بەخشی تەنها ناوە یاخود نەخێت بە پێچەوانەوە کاتێکە کرا بە شار خزمەتێکی باش کرا بەم شارە گۆڕانکاری زۆر کرا لەم شارەیە بەڵێ وەڵی هیچ فەرقێکی نەکردو لەگەڵ قەزایە ئەرە وەڵا بڵێن خراپتریش بوو لەوەتی و بە شار هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری بۆ دەرچووە نەخێر نەوەڵە هیچ نەکراوە باشە کاتێکە قەزایەک ئەکرێ بە شار ئەبێت چی بۆ بکرێ بۆی کە سیمای شارێکی نمونەی جوانی هەبێت وەڵی هەموو شارێک خزمەت گوزاریەوە بەڵام بە بۆنێم قەیرانی دارایی وشتەوە هیچ نەکراوە باشە ڕێژەی دۆزینەوەی هەلی کار لەم شارە لەوەتەی بۆ بە شار پارێزگار و قایمقام و ئەمانە هەوڵانداوە هەلی کار بۆ گەنجەکان بە تایبەتی بدۆزنەوە کاری لەم شارەکەم کەنەوە نەهێڵن وەڵی هیچ شتێکمان نەدیوە تایز هیچ شتێک نەکراوە هیچ خزمەت گوزار کەمێک شت کراوە پێشتر بەس ئیتر لەوەتی بۆ پارێزگا هەر هیچ نەکراوە دەنگی داوڵ لە دوورخۆشە هەرەوەڵا هەر ئەوەیە هیچ نییە باشە گەنجی ئەم شارە زۆر ڕۆشن بۆ هەندەران بۆ دەروێش وڵات
بەڵێ وەڵاهی ڕۆیشتووە ئەوەی توانای هەبووە ڕۆیشتووە ئەوەیشی توانای نەبووی تر دانیشتووە بۆ تۆ لە بەیانیەوە چەند داخلی کردووە وەڵاهی وا بزانم لەوە چێت سێ چوار داخلیەکەم کرد بێ هەر ئەوەیە ئەگەر چواریش بێت چوار کە ڕەسی 12,000 کات وەڵا 3000 هەڵەبجە شوێنەکانی نزیکە هانی کەمی 3000 هەمووی 2000 و دوونیوی 12,000 چەنی ئەی بە بانزین و چەنی بۆ کرێخان و چەنی بۆ ماڵۆ مناڵ و بەشی بەشتەکە وەڵاهی بەش ناکانەوەڵا کەواتە شارە نەیتوانێت بژێوی تۆ دابینکە نەوەڵا من وەکو خۆم هیچ ڕاتبێکیشم لە هیچ شوێنە نییە پەیامە چییە بۆ ئەوەی کە ئەم شارە ڕازاوە بکرێت بۆی ئەم شارە خزمەتی بکرێت وەڵاهی قسەکردن وابزان میسفادی نەماوە لەگەڵم حکوومەتان کەس گوێ لێ ناگرێت کەس بۆ کەس ناگرێت ینی لەوەتی ئەم 25 ساڵە کە حکومی کوردیە کەس گوێی بۆ کەس نەگرتو ینی کەس گوێی بۆ خەڵک نەگرتووە پاشاگەردانیە ئارە وەڵا هیچ باشە تۆ قبیری لۆ نەکردەوە بڵی خۆزگا هەر قەزاکە بووینانە بووینایە بە شار وەڵاهی نازانم بڵام چی ینی قەزابوون و محافەزەبوون هەر وەکو یەک وایە ینی هیچ فەرقی بگرە خراپتریش بوو وڵی لە حقیقەت ئەوەی کە پێشکەش کرای من هیچ پێوە نەبینیوە کە دو کاتەوە کراوە بە شاری هەڵەبجە تۆ دوکانی نووسینگەی خان و زەویشتی زەوی و خانوش لەو کاتەوە مدتێکە کرا بە شاری هەڵەبجە ئەلامەیەکی بۆ کرا و دەنگ باز بڵاو بوویەوە تقریبان شتێک جوڵا کە نەکەوتە بواری جێبەجێ و شتەکە جارێ دەنگ باسێکی واقع نەبوو خەڵکە تۆزە ناومێت بوو وازیە ناو دەودە بەرەو زەویەکان بەرەو دابەزن هاتە خوارد ئەوەی تۆ کە لێرە دوکانی با بڵێن نووسینگەی کڕین و فرۆشتنی خان و زەویت هەیە هەستە کردووە زەویەکان زوو بکرێن بە خان و بینێتیا دروست بکرێت بەهۆی ئەوکەوە پارێزگا وڵی ناو شار تقریبان بەڵام دەروی شارەوەی کە تەوجای کراوە دەبەر هۆکار چەند هۆکارێت لەوانە بۆ زۆربەی عەرزەکان لێرە تا بۆ نەکراوە تقریبان ئێستا عەرز دراوە 9 ساڵە 10 ساڵ دراوە تا ئێستاش تاپۆ نەکراوە بەعزی عەرزی فەرمانی بۆ دەرنەچووە لە شارەوانیش دراوە ئێستا کێشە بووە من دروست زۆربان داوای جیابوونەوەکەم فەرمانەکەی نییە ئەو جارە خۆی بۆ خۆی کێشە هەیە باشە بوون بە پارێزگابوونی هەڵەبجە هیچ شتێکی نەگۆڕی بۆ خەڵک هێ پێم وتی قوربان وتم پێشتر پێشەوەی کە یەکەم جار بە هۆکارەوەی کەوا خەڵکەکە قەناعەتی بەوە کرد کە بێتە واقع جموجوڵێکی کرد کە خەڵکە بۆی دەرکەوت کەوا ئەم وەکو بڵێ ئەلامیەکە واقع نییە نووسینی سەر کاغەزە نووسینی سەر قاغەزە و کە خەڵکیش ناومێت بوو ڕۆژ بە ڕۆژ عەرز بەرەو دابەزین هاتە خوارد باشە ڕێژەی بێکاری لەم شارەدا لە چه ئاستێکایە بەرزە نزمە وڵی لە سەدا بڵێم ئەگەر بڵێم 80 تا 90 قەناعەت بێ چونکە زۆربەی فەرمانبەرە لە سەدا 90 خەڵک فەرمانبەرە ئیش و کاری جاران نەماوە تۆ لەکەیەوە زەوی و نەفرۆشتووە با بڵێن چەند ڕۆژە ئیشت نییە بێ ئیشیت ئەمڕۆ هیچ فرۆشتووە زەوی بۆ نەخێر مەسەلەی زەوی فرۆشتن بە ڕۆژە کە توایە دوومان نافرۆش کە توایە لەمانەکە بۆ نمونە دوو ئازە فرۆشی بەڵام زیاتر ئەوەی کە بفرۆشێت ناو شارە تیجاریەکان بەڵێ شوێنی تیجاری یا کەسێک کە پێویستی هەبێت و وەختی خۆی پارێکی بەدەستەوە بۆی نەکڕابێت ئێستا بە فرسەتی بزانێ ئەوش بە حەزارێکن نەک بە واقعەتی دقیق ئەم دوو ساڵی ڕابردووە کە پارێزگاری هەبوو ئەم شارە قایمقامی هەبوو هاتنە ناو خەڵک بزانە پێداویستی شار چییە پێداویستی خەڵک چییە جوڵێکیان نەبوو لە جێخوایانە خۆم نەمدیوە تۆ لەم بازاڕێ ئەم بازاڕێی ترەمە گەرمەی گەربەی شوێنەکەیە چقی شارە ئەنی قایمقام و پارێزگار نەهاتوون بزانن پێداویستی خەڵک چییە داواکاری خەڵک چییە خۆم نەمدیوە ئەگەر هاتکە من نەبین و نازانم داواکاری تۆ چییە دواپەیامی تۆ چییە وڵا داواکاری بناڵێم ئەو نووسراوی کە بەناوی پارێزگابوونی هەڵەبجە بکرێتە واقع با ئەم خەڵکەش کەمێک ئاسوودە بێت لە وەزی ئەم کوردستانە بەدابێتی شاری هەڵەبجە قەزابوون و محافەزەبوون هەر وەکو یەک وایە ینی هیچ فەرقی بگرە خراپتریش بوو وە لەگەڵ ئەوە تا ئێساتی هەشتێ بۆ مەڵەبجە نەکراوە ئەخۆ کوشتێک نازانم چی کراوە بۆ مەڵەبجە بەس بەناو بۆیان کردوین و وەرگو ڕازی بوون ئەجینا نەبوو جیان بۆ تەرخان کردوین وەکو پارێزگا وسا قەزا بوون باشتر بوو ناوی بەناوەڕە یەکەمەکانی هەڵەبجەشە هەڵبژارە تابیەکان بە ناوی پارێزگای هەڵەبجەوە نەکەن پارێزگای سلێمانیەوە کردیە گۆڕانکارە نابێنم جگەلەوەی کە ئەم بوون بە پارێزگایە
وەک جەناب ئیشارە پێکرد تەنها نووسینی سەر کاغەز بوو و لە واقعا هیچ شتێک نەبوو یعنی ئەوەی کە خەڵک چاوەڕێی لێکرد نەبینرا و نەکرا و ناشکرێ یعنی پێم وانێ بکرێت گوێم لە قسەیەکی محافظ بوو لەم ڕۆژانە یعنی زۆر عەجیب بوو خۆڕێزم بۆی هەیە بەس ئەوێت ئێمە لە ڕووی معنەویەشی زۆرمان کرۆ بۆ خەڵ بەڵام لە واقعا لە ڕووی مادیۆن نە خەڵ من یانێم خەڵکە ینی شێت نییە تۆ هەستی یعنی لە ڕووی معنەوە ئیشی وە بکەیت خەڵ پێویستی بە ڕووی مادیەکەی ئێمە خەڵ پێویستمان بە بژانەوەی شارە پێویستمان بە گەورەکردنی شارە پێویستمان بە قیرکردنی جادەکانە پێویستمان بە ئاوادانکردنەوەی ناو شارە یعنی ئەم بۆم حافظ ناگەڕم ئەم قسەمە بەسم جەنابیانێ و ڕێزیشم بۆ پیاوێکی بەڕێزە بەڵام کە نەتوانە لە ڕووی مادیۆ خزمەتی شار بکرێ من ڕووی معنەوەکە خۆم بۆ خۆم خزمەتی خۆمەکەم تۆ 200 ساڵ پێم بڵێ شا من کە گیرفانم خاڵی بێ یعنی بەڕاستی هەمزە ئاخا وەنیە با هەمزە ئاخام بەڵام کە گیرفانم بەتاڵ بوو هیچ سوودێکی بۆ من بە پارێزگابوونی هەڵەبجە نەک سوودی نەبوو بگرە زەرەری زۆر زۆریشیە بوو چکە کۆمەڵە کەسێ هەستان هەندێک شتیان کڕی هەندێ ئەو پارێکە لە بازار ڕابوو خسیانە ئەرزێکی وشکۆ لەو دەشتەیە کەوتووە ئەگەر یعنی بە ئومێدی بە پارێزگابوون و باشبوونی منتیقەکە نەبووایە خەڵک ئەو پارێ نەخسا و ئەرزەوشکە لەو دەشتەیە کەوتووە ئێستا لێرە کابرا گیرفانی خاڵێ ئەرزەکەی لێ کەوتووە هیچیش ناکە وڵای بینین چییە ینی خۆ ئەبینی مەسەلەن ئەوە قیرە بڵێ ناتوانانی ینی باز دەشت هەیە ئینسان بە مطلقی ناکرێتەوە هەموو شەر ڕەتکەیتەوە بەڵام بە بەراورد بە شاری تر و بە بەراورد بە ئەو معانات و بە ئەو ئازار و ئەشکەنجەی کە ئەم شارە دراوە نەک نەمبینیوە زوڵمیشی لێکراوە نەک خزمەتی نەکراوە بە پێشەوانەوە ئەتوانم بڵێم ینی غەدری لێکراوە ئیتر لە ڕووی سیاسیە ینی هەندێک شت کاڵێن وەسەلەن بودجە هەندێک خەرجی کە هەیە لە هەندێک شارەکانی کەیە خۆم پێم خۆشە شارە ئادامە بەڵام جاریان دەشتە بینی فلان پرۆژەی تەواو نەکراو تەواو کرایە مەسەلەن فلان پارە دەرچۆ بۆ فلان شوێن بەزەڵەبجە بەڕاستی نشتی بۆ کراوە پێم وانە بۆشی بکرێ و زۆر ڕەشبینم من یعنی زۆر ڕەشبینم بۆی کە ئاڵەبجە خزمەت بکرێ بە عام ینی هاتووە بڵێ خۆزگە هەر قەزاکە بواە بەڵام ناڵم خۆزگەم ینی ناحەیە بواە ناحەیەکی محتەرەم بواە خزمەت گوزارێکی باشی بواە و نەقەزا یعنی زۆرم پێ خۆش بوو ناحەیەکی بە خزمەت وایە وەکو ئەرزم کردی ناوی زل مەسلەیەک کوردی هەیەڵێ پێی وێرانە ئەمە ناوێکی گەورەیان لێناین و باڵان پێ فشکردینەوە و نەتیجەژ هیچ نییە و ینی زۆر ڕەشبینم بە هەموو شتێکی ئەم شارە ڕێژەی هەلی کار لەم شارەیە لە چه ئاستێکدایە لەوەتەی بووە بە شار هەوڵاندا بەرپرسانی ئەم شارە بێکاری لەم شارە نەهێڵن هەلی کار بۆ خەڵک دۆستنەوە وەڵا لەوەی بۆ بە محافەزە وەکو جەناب ئیشارە پێکرد نەک هەلی کار بەڵکو هەلی کاری لە دەستداوە ئەم شارە جم و جۆڵە ئەگەر هەبێ لەم شارەیە بە جوودی خەڵ خۆیەتی و بە مادووبوونی خۆیەتی هیچ پرۆژەیەک هیچ مەشروعەیەک هیچ شەریکەیەک هیچ یعنی شتێکی وانێ لەلایەن حکوومەتەوە لەلایەن هیچ کەسێکۆ کە کرابێ ئەم بۆ ئەم شارە و 4 نەفەر لێ ئیش بکەن و بڵێن وەڵامە فلان کەس لە فلان مەعاملە نەخێن ئەوەی کرابێ خەڵک خۆی بووە یعنی ئەوەش نەما ئەوەی خەڵکیشان نێشت ینی پەیامە چییە؟ وەڵا پەیامم ئەوەیە ینی هەڵەبجە ئەوانی گەورە کرد و لە سای هەڵەبجە گەورە بوون و ئەو گەورە بوونەی کە ئێستا ئەوان هەن ینی بەشێکی ئەگەرێتەوە بۆ هەڵەبجە و لە سای هەڵەبجای ئەوە بوو وەک شارچێتی و شارپەرستیش نایڵێمە مەواقعەکە تکایان لێ یەکەم ینی ئاورە لەم شارە بنەوە ناکرێ ینی ئەم هەموو زوڵم و زۆرە کرێ لەم شارە زوڵم و زۆر بە معنای کوشتن و بڕی ناڵێم بە معنای خنکاندن ئەڵێم بە معنای یعنی ئەگەر ئەو پردی سەیم هەمە تووە قوت بکرێتەوە ئەگەر دوو مەرز لێرە بکرێتەوە ئەگەر بە جۆرە ینی حیج نەبێ حکومەت بایی ئەوەی هەیە دڵی ئەم شارە خۆشکە یەک شتی تاکە خەڵک بجوڵە کاگە خەڵک چۆن کۆچ ئەکا بۆ هەندەران ئێستا من ئەبینم برادری خۆم لەم شارە وەزئی باش بوو ئیشی بۆ مەسە ئیش لە ڕووی ئیش و ئیشی باش بووە ئێستا ناچارەچە بۆ سلێمانی کاکە بۆ خەڵک ئەبوایە خەڵکی سلێمانی ئێستا ئەوەی هەڵەبجەیە باتایەتەوە شار ئەوەندە وێرانە ئەوەندە خنکێنراوە خەڵکی ئێرە ئێستش کۆچەکە پەیامم ئەوەیە دوا پەیام ئەوەکە با بەس بێ داوان لە یەکەم ئیتر وەکو ئەمە ئەم قسەی ئێڵێم قسەی هەموو تاکێکی ئەم شارەیە یعنی بەڕاستی مانوو بوو خەڵک هیلاک بوو تکایان لە یەکەم با بەس بێ یعنی هەر ڕەحمێ بە خوێنی شەیدەکان بکەن ڕەحمێ بەو هەموو تەسعێبن کە ئەم شارە داوێتی
چاوێکی ینی ئاوڕێکی لێبەنەوە لە ڕووی ئاودانە خزمەتێکی بکەن و تۆزە دڵی ئەو خەڵکە خۆشکەن بابەز بیتر. شاری هەڵەبجە ماوەیەکە کراوە با بڵێن پێشتر قەزا بوویستە کراوە بە شار. ئایا لەوەتەی کراوە بە شار چه خزمەتی بەم شارە کراوە؟ هیچ خزمەتێکی پێ نەکراوە، هیچ خزمەتێکی پێ نەگەشتەوە پێشی نەکرا. بۆچی؟ وەڵای بۆی بارودۆخی بە ئارامی کوردستان هیچی بۆ نەکراوە. باشە ئەمە چایخانەیەکە کە ئابینین گەنجێکی زۆری تێدایە، ئەمانە هەمیان لەبێ ئیشیاتونە تێرە؟ بە تاکید ئەمیان بێ ئیش، بە تاکید کۆمپانیاکان نەماون بڕۆنە سەر ئیش و بازێ دایرەژێ تا ئەم وەختانە دایرە هەبوو، ئێساش ئەو دایرانە نەماوە. کەواتە بوون بە شارکردنی هەڵەبجە سوودی بە گەنجەکان نەگەیان. هەر هەڵەبجە نییە ئەم بێکاریە، ئەوە قەزیەکە هەر هەڵەبجە نییە، ئەو شارەکانی کەش هەروایە. قەت پارێزگار قایم هاتەتە ناو بازار بزانێ خەڵک داواکاری چییە، هەلی کار بۆ خەڵک دۆزیێتەوە بزانێ پێداویستی خەڵک چێ بینیوتە؟ بەڵێ قایم هاو جارێکیان، بەڵام هیچ حلێک نییە بۆ بێکاری، چونکە بێکاری شتێ نییە حلی بۆ بدۆزی دۆ بڵێ ئەمە شتێکەکەی خەمە جەیەک و ئەمە تەواو بوو، بێکاری حلی نییە. لە ڕووی خزمەت گوزاریەوە لەوە توێ بۆ بە شار خزمەتی کراوە؟ وڵی نەوەڵا خزمەت گوزاری یەک دنگ نییە، ئەوانەی کە حکوومەتی عێراقی جادۆبان هەبووە هەر ئەوانەیە هەر کۆنەکانە ماوەتە. کەواتە بوون بە شار و یاخود قەزابێ هیچ نەگۆڕە لە وەنزە، هیچ فەرقێکی نەکردووە، بەڵکو جاران باشتر بوو تایس. دوا پەیامت چییە؟ داواکاری چییە؟ وەڵای داواکاریم لە پارێزگای تازە ئەوەیە ئاوەڕێک لە گەنجان و پارکەکان بە تایبەتی یەک پارکیتیان نییە هەڵەبجە زۆر بێ پارکە، چونکە ئەڕۆیدا هەر شارێکی کە دووسێ پارکی هەیە لە ناو شارەکان لە ناو بازاڕەکە، ئێرە هەر هیچی دیان نییە، یەک پارکیتیایە هەڵەبجە لەو سەرەوە بڕوا ناکەم ڕۆژێ چوا دەگەنج بڕوە، حتا ئەو سەری بازار بڕۆ، حتا مزگەوتی دارەسان بڕۆ، تا جەماع بڕۆ، یەک پارکیتیان نییە. لەم سەریشەوە حتا گوڵان بڕۆ مەگەر باو کۆچەکە ناوە خەڵگەنجی تێبڕانە یەک پارکیتیانی. ئەم باخچە هەیە ئەویش خزمەتی نییە، شارەوانی ناتوانێت خزمەتی بکە. گەنجەکانی ئێرە زیاتر بە چۆ سەرقاڵن؟ وەڵی زیاتر بە ئەتەرنێتەوە کە ئەیان بینی بە ئەتەرنێتەوە سەرقاڵن، ئەتەرنێت و یان تێر هەرەوەیە فەیسبوک. چه خزمەتێکی بۆ کراوە؟ وەڵی لەخوا بە زیابێ خزمەتی بۆ کراوە با ئێمەش ئەوەنە هی نەبی بڵێن وەڵی هیچی بۆ نەکراوە، وەڵی هەموو شتێکی بۆ کراوە. شتێوە کورچی وەڵی پرۆژە من زۆر پرۆژەم بینیەوە، بەڵام هەتای سە پرۆژان تاو نەبووە، پرۆژە وەکو پارکی بۆ کراوە بەڵام جارە تاوا نەبووە، جێبەجێ نەکراوە بڵێن تاو دابین کرێ شتی تێ بکرێ وەکو لە ئابەی بۆ مناڵان و یا شتێک بێ. قایم پارێزگارە بینێ بێتە ناو شار بە ناو شارە بگەڕێ بزانێت پێداویستی خەڵک چییە، داواکاری خەڵک چییە؟ وەڵی من هەتا ئیسا نەبینیوە، نا هیچ تایسا هیچ ڕۆژە ناتۆت ناو شارە بگەڕێت تا بزانێ خەڵک پێویستی بە چییە، خەڵک حەزی لە چییە، ئیشێکی بۆ جێبەجێکەن تایسە نەبینیوە. هەلی بێکاری زۆرە لێرە؟ ئارە وەڵا هەلی بێکاری زۆرە، ئارە وەڵا زۆربەی گەنجمانەیە بەتاڵە، تا گەنجێ ئیشی هەیە دە گەنجیشی نییە. گەنجەکان زیاتر بە چۆ سەرقاڵن لێرە؟ وەڵی گەنجی ئەمە لەخوا بە زیابێت لەم شارە گەنجەکانمان بە ئینتەرنێت و مەشغوڵن، لە تاوە بێ ئیشیە هەر هەمووی مەجای لێتە خەریکی ئینتەرنێتە بێت. داواکاری چییە؟ وەڵی داواکاریمەوەیە هەلێکی ئیشکردن بکرێتەوە بۆ گەنجان لەم شارە، ئومێدی شەکەم ئیشەڵا هەلێکی ئیشکردن کە بکرێتەوە بتوان زۆربەی گەنجان بتوان هەوڵی ئیشێکیان بۆ بدرێ یا لە شوێنێکە تاعینیان کە لە دام دەستگایەکە. تەعامل لێرە نییە؟ نەوەڵا لەم شاراتیانە لەخوا بە زیاب هەرتیانێ نەمان بینیوە تا ئێستا لەم شارا شتێ بکرێ بۆ گەنج. خزمەت نەکراوە بڵێ خزمەت کراوە، بەڵام یعنی ئەوە تا مەجموعەیە ینی پێشکەوتووە شارەکە، بەڵام کاسبەکان وایان کردو پێشکەوێ، نەک خزمەت گوزاری هیچ بۆ نەکراوە، هەروەکو جاران تۆم بە هەروایە هیچ نەگۆڕاوە، بەڵام مەجموعەیە قەزا بێ شار بێ فەرقی نییە؟ فەرقی نییە هیچی بۆ نەکراوە، بەڵام کاسبەکانی یانیەوە تا شکر وردە لەخوا بە زیابێ بازار جمەی تێکەوتووە، گەنجەکانیان لەسەر جادە شەوان، خەڵک بە هەوڵی خۆی حکوومەتی چی نەکردو. کە قەزایەک ئەکرێ بە پارێزگا بەڕای بەڕێزت پێویستە چه هەنگاوێکی بۆ بنرێت بۆی وەکو شارێکی نمونەی دەرکەوێت؟ وەڵاهی ئاوەدانکردنەوە هەنگاوی یەکەمە، ئەمە ئاوەدانکردنەوە جارە هیچ نییە شارەکەمە.
لە ڕێ ئاوادانکردنەوە زۆر لە دوایە اینجا گەنجانی ژیانی نازان چی بکەن لەم شارە هیچ شوێنێکیان نییە بڕۆن بووی مەجبور شوانەیەن تا درەنگە تا سەعات و تا سەعات سێ شۆ لەسەر ئەم جادانە دانیشن چیەکەن هیچ بەتاڵ شت خواردن و تەڵ بەس خەرجەکەن باس خەرجەکەن باشە لە هەلی کارەوە کە کاتێک ئەم قەزای کرا بە پارێزگار هەوڵ نەدرا هەلی کار بۆ گەنجەکان بڕەخسێت بۆی دەستی کار لەم شارە معمەل کرێتەوە خزمەت گوزاری بکرێت هیچ هەلی کار کۆ من خۆم خلێجی کولێ هەندەسە تا لێرە ئیشەک چی تاوا کردووە هەندەسە تاوا کردووە ئەم ساڵ تاوام کرد ئێستا ئیشە چییە؟ ئێستا فەلافل دروستەکەم ئەی لە ڕووی دامەزراندنەوە ئەم شارە لە دوای ئەوەی کە کرا بە شار و کرا بە پارێزگار هیچی بۆ کرا بۆ دامەزراندن چی بۆ نەکراوە چەند گەنجمانە بینی شوانێن لەیە تا دووسێڵە دەماڵەوە بێزار بوو نازانم چی بکەم نازانم بۆی کۆ بڕۆم ڕوو لێ کوێ بکەم یە دانیشە لێ بەس پارە خەرجەکات و تاڵ خۆی مەشغوڵەکە بە ئەنتەرنێتەوە بە پسەوە نازانین چی بکەم کۆلێژی ئەندازیاری چ بەشێکی تاوا کردووە شارستانی ناکاری بینە سازی بەڵێ پەیامە چییە؟ وەڵاهی شتێ لەم گەنجانە بکەن ئەوەی ڕۆی مەجموعەیەکیان چوون خنکان و مەجموعەیەکیان چوونە دەدەرەوە شتێ لەم گەنجانە بکەن کاکە تۆ سەرقاڵ بن معاملێ بکەنەوە شتێ بکەنەوە بەم گەنجانە سەرقاڵ بن بە پارێزگا هیچ سوودێکی بێوە نەگەیان هیچ سوودێکی ها ناوی بێناوەڕۆکە ناوی بێناوەڕۆ ئەم گەنجە جوانە بە ڕێزا گەنجی شاری هەڵەبجەی خۆشەویستە خۆتان گوێبیستی بوون کە دەڵێت من دەرچووی کۆلیژی ئەندازیاریم بەشی تەلارسازی ئەوەتە لێرە فەلافل دروستەکات بۆ دەبێت گەنجێک دەرچووی کۆلیژی ئەندازیاری بێت خۆی بە کارێکەوە سەرقاڵکات کە کاری ئەو نییە ئەی بۆ نێن لە توانەکانی ئەم گەنجە سوود وەربگیرێت بۆ ئەوەی ئەم شارە کەوێران بۆ لە کۆنەوە لەسەر توانەکانی ئەم کە پسپۆڕی بواری ئەندازیاریە ئەم شارە جارێکێتە بنیا برنێتەوە ئەمە معاناتی خەڵکی ئەم شارەیە کە دەڵێن هیچی بۆ نەکراوە لە ڕابردوودا کە قەزا بووە ئێسش کە پارێزگایە هیچ جیاوازێکی نییە تەنها ناوێکی بێناوەڕۆکە و هیچی تر نووسینی سەر کاغەزە بوون بە پارێزگابوونی هەڵەبجە ئێمە هیوادارین ئاور لە هەڵەبجە و لە شارەکانی دیکە بدرێتەوە بە تایبەتی ئەم شارە خۆشەویستە کە قوربانێکی زۆری بۆ گەلی کورداوە بۆی کوردایەتیەوە بوو کە ئەم شارە کیمیاباران کراوە 5,000 کەسی تێدا شەهید بوو ئێستا چەندین کەسمان هەیە کە بەو دەردەوە ئەناڵێنن هیوادارین ئاور لەم گەنجە و لە کەسانی دیکە بدرێتەوە و توانەکانە بخرێتە گەڕ هەر لەم شارەدا بۆ ئەوەی شارەکە ڕازاوەتر بێت بۆی شارەکە خزمەت بکرێتەوە و چیتر گەنجەکان بێ ئومێد نەبن لە شوێنی خۆیان بوون بە پارێزگابوونی هەڵەبجە کاتێکە قەزایەک بۆ کرا بە پارێزگا چ سوودێکی بێوە گەیاندووە تەنها ناوە یاخود نەخێر بە پێچەوانەوە کاتێکە کرا بە پارێزگا سوودێکی باشی مەم شارە گەیاندووە تەنها ناوە چونکە تایسەیش سوودێکم نبینیوە لە پارێزگای هەڵەبجەیە هەر بە ناو بوو تایسەیش گۆڕانکاریەکتان بینیوە لە شاری هەڵەبجەیە من لە تۆ پرسم تۆ بینیوتە تۆ خەڵکیم شارێک نەخێر تایسەیشم نبینیوە هەر ناوێک بوو شتای بینای پارێزگای هەڵەبجەشم نبینیوە نەک بەناوبوونەوەکەیشیوە هەر بە ناو پارێزگایە تەنانەت لە یەکەمەکانی هەڵەبجەش هەڵبژارە قوتابیەکان بە ناوی پارێزگای هەڵەبجەوە نەکەن پارێزگای سلێمانیەوە کردیان باشە گەنجەکانی ئەم شارە بە چیۆ سەرقاڵن زیاتر هەر بە ئیش و کاری ناو بازاڕەوە هەزاران گەنجەیە لە شاری هەڵەبجە بەتاڵە بە شوێن ئیش ئاگەڕێ دەربەدەرە لە شارەکانی سلێمانیەوە لێرە پارێزگار و قایمقام نەیتوانیوە هەلی کار بۆ گەنجەکان بڕەخسێنێت تا ئێستا هیچم نبینیوە لەو کارە خەڵک ژیانی چۆن دەگوزارێت لە ڕووی ئابوووریەوە شوکار هەیە شوکار بۆ باسێکی بۆ باسێکیش نییە الحەمدوللا بۆ باسێکی بۆ باسێکیش هیچ نییە باشە کاتێکە قەزایەکە کرێ بە شار ئەبێت چی بۆ بکرێت بۆی نمونەی شارێکی جوان پیشان بدا والله بێت گۆڕانکاری بکرێت لە شارەکە یەکەم جار اینجا
ناوبازارەکەی یانیاری ژینە لە چاو پارێزگاکانی ترە سەری ناوبازاری سلێمانی گۆ ناوبازاری هەڵەبجەکەزانە چەندی فەرقە بۆ بڵێ کەواتە ئێستا کە شارە و پێشتر کە قەزایەک بوو هیچ فەرقی نییە هیچ فەرقی نییە تەنها ناوەکەیە هەر تەنها ناوەکەیە لێرەوە پەیامە چییە؟ وەڵام من لێرەوە هیچ پەیامێکم نییە هیوادارم خۆیان گۆڕن و تاوە قەزابوون و محافەزەبوون هەر وەکو یەک وایە یعنی هیچ فەرقێک بگرە خراپتریش بوو وە لەگەڵ ئەوە تا ئێساتی حشتی بۆ مەڵەبجە نکراوە ئەخۆ کوشتێت نازانم چی کراوە بۆ مەڵەبجە بەس بەناویان کردین و وەکو ڕازی بوون ئەجینا نەبوو جیان بۆ تەرخان کردوین وەکو پارێزگا ئەوسا قەزا بوون باشتر بوو ناوی بەناوەڕە یەکەمەکانی هەڵەبجەش هەڵبژارە قوتابیەکان بە ناوی پارێزگای هەڵەبجەوە نەکەن پارێزگای سلێمانیەوە کردیان لە شاری سلێمانیەوە هاتین بۆ شاری هەڵەبجەی خۆشەویست تاکو و پەیامەکان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بگوازینەوە تا بزانین بوون بە پارێزگابوونی هەڵەبجە چه خزمەتێکی بەم شارە و بەم خەڵکە کردووە بەداخەوە وەڵامەکانی هاوڵاتیان بەو جۆرە بوون لە پێشترا چۆن بووە کە کاتێک قەزا بوو ئێستاش کە شارە هەروایە لە ڕووی خزمەتگوزاریەوە هیچی بۆ نەکراوە لە ڕووی هەلی کارەوە هیچی بۆ نەکراوە لە ڕووی دامەزراندنەوە هەر هیچی بۆ نەکراوە هاوڵاتیان دەڵێن دەنگی دەهۆڵ لە دوور خۆشە هاوڵاتیان دەڵێن خۆزگا نەک هەر شار نەبوایە نەک هەر قەزا نەبوایە بەڵام ناحەیەک بوایە و خزمەتی پێ بکرایەت هاوڵاتیەک دەڵێ ئەم شارە پارکێکی تێدا نییە کە بچین تیایدا بحەوێنەوە و ئیسراحەتێکی تێدا بکەین چاخانەکان جمەی دێ لە گەنج و لە بێکاری ئەنتەرنێت و فەیسبوک خۆش بێت گەنجەکانی سەرقاڵ کردووە چونکە بە قەولی ئەوان هێندە بێکاری هەیە لەم شارەدا ناتوانن کە هەروە بە سادەی ژیان بگوزارن ناچارن بە مۆبایلەکانی خۆیان مەشغوڵکەن هاوڵاتیان پایامەکانیان بەم جۆرە بوو کە خزمەتگوزاری لەم شارەدا نییە و بۆی نەکراوە ئێمە هیوادارین ئاوڕ بدرێتەوە لە شاری هیرۆشیما لە پایتەختی ئاشتی لە شاری شەهیدانی 5,000 شەهیدی ئەم شارە هیوادارین خزمەت بکرێ بەم شارە هیوادارین جێگەدەستی بەرپرسەکانی ئەم شارە دیار بێت بۆی خەڵکی ئەم شارە هەستکەن شانازی بکەن بە شارەکەیانەوە بڵێن بەڕاستی نمونەی شارین نەک لە کوردستانە بەڵکو لە هەموو عێراقدا پەیامی ئەم جارەشمان لە شاری هەڵەبجەی شەهید و پایتەختی ئاشتیەوە گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لە یەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لە یەکمان بێت